یەک دوو خاڵ بڵێم پێچەوانەی ئەو خەڵک زۆر داوام لێکە وەڵا کاکەم یەک دوو برادەوتی بۆ ئێستا ڤیدیۆ ناکەی بۆ لایف ناکەی باشە تۆ شەڕێکی وا گەورە و گران هەیە ترامپ و نەتەنیاهۆ بە تەواوەتی تێی ناگەن من محەلیلی سەربازی نیم کابراکەم چالاکوانی مەدەنیم لە شەڕی پارتی وێچێتی خەباتی جەماوەری دژی داریشکەران لەوانە دەزانم و هاوکات ئەگە زانیاریەکەم پێ هەبی دوێم قسە دەکەم وەکو ئەو ماوانەی تر بەس هەژدەی مانگ زانیارێکەوتە لە لیش بۆ نەبووم ینی پرتوگال هاتم قسەی خۆم کرد لەوێن دەرکە مارێنز دێ ئەو دەمی ڕەنگی لە هەموو میدیای کوردی وەلا زۆر میدیای جیهانیش نەبوو دوێم قسە بەڵام شتم پێ نەبێت چ بێم قسە بکەم نا شیکەرەوەی سەربازیم نەتی دێگەم لەو وەسعی ئەوەی هەیە خەتی هێڵی بنەمای نیشتیمانی من دیارە ئەمە دژی داگیرکەرانی ئەوە نینۆشی هەندێک خەڵک کە دەیان بینین بەرتیل دەدەنە ئێران پیاوی ئێرانی ئەو کتەبەدۆر لەو شەڕەی بە دیارکەوت و دژی گەلەکەی خۆیانن کە 47 ساڵە ئەو ڕژێمی مەرگ و سێدارەیە رێە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات ئەشکەنجە دەدا لە سێدارە دەدا مافیان پێنادا من ناتوانم بێم بێدەنگ بم یان ئەوە تا دژ بە ئەو داگیرکەرە نەبم دژی جۆلانی بم دژی ئەردۆغان بم بەس دژی ئێران نەبم ئەوە دەبلمۆڕالیە کە لە زۆر ئەوە حزب کەس بە ئاشکرانی وەک تەبەدۆر هاتنە سەر شاشەی وەک چۆن هەندێک خەڵک ئێستا فێر بوونە بڕۆ سەیری هەندێک لەو بەناو چالاکوانانە بکە فێر بوونە بەس دژی پەکەکە و یەشێتی قسە دەکەن بەڵام دژی پارتی قسە ناکەن یان بەرتیل دەدەنە پارتی ئێمە وانین پارتی حزبی باڵادەستە فۆکس ئەسەوی دەکەین هەر حزبەشکە بە یەکێتی و هەر حزبەشکەش هاتوتە پێش قسەمان نەزەری کردیە کەسیش بەقەد من لالەزاری مەسەن لەو جەل یەکێتیانە گەورە نەکرد بە هەر حاڵ بێمە سەر ئەو خاڵەی بۆیە من کە شیکەرەوەی سیاسی نەبم چ بێم قسە بکەم سەربازی نەبم خەبەر شیکردنەوە دار و بەردێکە وەڵا من لی نازانم چ دەبی من ئەوە دەزانم ئەو شەڕە نابی ئەمریکا و ئیسرائیل بدۆڕێن بە ئەتۆمیژە ئێران بدرێ و ئێران دەوڵەتەشی داگیرکەرە ئەمە دژین بەس خۆم ڕۆژە ناین ئەو پەیامە دووپات بکەینەوە زانیاریشی گرنگی ناوە خۆی کوردستانی شادە ئەگەنە هەموو خەبەرەکان جارێ ئەو شەڕە ئەوەی کردیە کوشتیتی بۆیە بە هەر حاڵ برادران هەر ئەوەیە ئەگەنا بێدەنجیمە لە هیچ ڕوانگەیەوە هەڵ نەقوڵاوە ڕۆژانی داهاتوش بە دیار